سڵاوتان لێبێ عزیزان، من ڕێبینم لە بەرنمەیەکی تەندروستی هەستیار بە ناوی ساڕێژ هەموو شەوانێکی هەینی سەعات 10 شەو لەگەڵتان بەردەوام دەبوو. بە شێوەیەکی گشتی لەم زنجیرە بەرنامانەدا دیشک دەخەینە سەر جۆری نەخۆشیەکان و هۆکارەکان و چارەسەرەکانیان. ئازیزان، لە بەرنامەی یەکەمی ساڕێژدا باسی نەخۆشیەکی باوی جیهانی دەکەین کە بەداخەوە ئێستا لای خۆشمان بە تەواوی بڵاو بۆتەوە. ئەویش نەخۆشی شێرپەنجەیە. نەخۆشیەکە بە شێوەیەک تەشەنەی سندووە ئەگەر خوا نەخواستە خۆشمان توش نەبوو بێتین، لەوانەیە یەکێک لە کەسوکار و ناسیارەکانمان هەر توش بوو بێت. بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە ساڵ دوای ساڵ ڕێگە چارەی نوێ و چارەسەری گونجاو بۆ نەخۆشیەکە دۆزرێتەوە. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا باسی ئەوە دەکەین چۆن خۆمان لە گرێژێرپەنجەیەکان بپارێزین و هۆکاری دروستبوونیان دەخەینەڕۆ. هاوکات باسی تازەترین چارەسەرەکانیش دەکەین. هەروەها لە هەمووی گرنگتر خوانەخواستە ئەگەر خۆمان یا کەسێکمان تووشی ئەو نەخۆشیە بووین چۆن بەسەریدا زاڵ بین و چی بکەین بۆ ئەوەی بە زووترین کات چارەسەری بکەین. ئەمڕۆ هاتووین بۆ نەخۆشخانەی گرێژێرپەنجەیەکان لە شاری کەرکووک لەگەڵ دکتۆر نیاز ئەحمەد ئەمین کە پزیشکی پسپۆڕی گرێژێرپەنجەیەکان و بەڕێوەبەری نەخۆشخانەکەیە باسی بارودۆخی نەخۆشەکان و نەخۆشی شێرپەنجە و چۆنیەتی خۆپاراستن لە گرێژێرپەنجەیەکان دەکەین. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 14 ملیۆن حاڵەتی توشبوون بە جۆرە جیاجیەکانی شێرپەنجە تۆمار دەکرێت. پێشبینیش دەکەن لە ماوەی 20 ساڵی داهاتوودا حاڵەتەکانی توشبوون بەو نەخۆشیە بە ڕێژەی 170 زیاد بکات. بەڵام لە هەمان کاتدا پسپۆڕان و پزیشکانی بوارەکە هەمیشە ئومێدیان زۆرە کە بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیای پزیشکی و زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی مردن بە نەخۆشیەکە و چارەسەرکردنیان بۆ هەمیشە. سڵاوتان لێبێ عزیزان، لە بڕگەی یەکەمی بەرنامەکەماندا لەگەڵ دکتۆر نیاز لە نەخۆشخانەی گرێژێرپەنجەیەکانی کەرکووک لەگەڵتان بەردەوامە. ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باسی خودی نەخۆشی شێرپەنجەکەین، هۆکارەکانی دروستبوون، چۆنێتی خۆپاراستنمان. هەموو ئەمانەکەینە پرسیار و ئاراستەی دکتۆر نیازەکەی. سڵاو دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە ئێوە لە بەنێرانتان، ئەمڕۆ بەخێر بێن لە سەنتەری شێرپەنجەی شاری کەرکووک. زۆر سپاس دکتۆرجان. دکتۆر، ئەگە سەرەتا پێم بڵێ شێرپەنجە خۆی چییە؟ بە شێوەیەکی گشتی. شێرپەنجەگرەی شێرپەنجە بریتیە لە خانەکان، هەزاران و سەدان هەزارانی خانە. ئەم خانەیە کە دروستە بێنە ناو جەستەی مرۆڤە لەژێر کۆنتڕۆڵی جەستەی مرۆڤ نییە. یان بێتە هۆکاری دروستبوونی و زیادبوونی لە ژمارەی ئەو خانانە دەبێتە گرەیەک. ئەم گرەیە ممکن ئەم خانەیە ممکن لە هەرچی ئۆرگانیەکایە لە جەستەی مرۆڤە دروست بێت. بۆ نمونە لە قۆڵۆن بێت یان لە مەمکی ئافرەت بێت، لە هەرچی ئۆرگانێکی تر بێت. ئەمە معارەزە بۆ دروستبوونی ئەم گرەیە، یعنی کۆنتڕۆڵدا لە دەستدانی زیادبوونی خانەکان باش لەگەڵ ئەوەی کە قابلەتی هەیە بۆ جوڵەکردن و تەشەنەکردن بڕوا بۆ شۆری تر. بۆ نمونە گرێکمان لە قۆڵۆن دروست بووە، لە قۆڵۆن خۆی قابلەتی ئەوەی هەیە، ئیمکانێتی ئەوەی هەیە ئەم گرەی شێرپەنجە کە بڕوات بەشتەجێ بێت لە جگەر یان لە سیەکان بێتە زەرەربوونی ئەو ئۆرگانە. لە زۆر حاڵەتە سەبەبی وەفاتی نەخۆشی شێرپەنجە بە بۆنەی بڵاوبوونەوە و بە بۆنەی تەشەنەکردنی خانەی شێرپەنجەکانی گرێکە. باشە دکتۆرجان، ئەگە بە شێوەیەکی گشتی باسی ئەو هۆکارانەمان بۆ بکەی کابێتە هۆی دروستبوونی گرێی شێرپەنجەی لە لەشماندا، هۆکارەکان چین بە شێوەیەکی گشتی؟ هۆکارەکان ئەگەڕێتەوە ئێمە دایمەن هەر هۆکاری هەموو نەخۆشیەکان یەکێک لەو نەخۆشانە شێرپەنجە ئەگەڕێتەوە بۆ بابەتی خواردنی مرۆڤ، باش زیادبوونی کێشی مرۆڤ، جگەرە کێشان، نەرگیلە کێشان لەگەڵ بەشروبە کحولیەکان. ئەمانە هەمووی هۆکارە بۆ زیادبوون نسبەتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. ژینگە کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە شێوەیەکی گشتی، هەروەهاش لەسەر شێرپەنجە. بە تایبەتی شاری کەرکووک ژینگەیەکی پیسی هەیە، لەبەر ئەوەی هۆکارەکان ئەوە ئەگەڕێتەوە کە ژینگەی شاری کەرکووک شارێکی نەوتیە، گەماڕۆیە بە چەند کۆمپانیایەک
حکومی بێت یان ناحکومیەکان بێت کە لە بواری نەوت و غاز ئیشەکەن ئەمانە ئەم غازانە هەمووی چێتە ئاسمانی شاری کەرکوب دابەزێت خەڵکی کەرکوب هەڵێنیژێت بەرامبەر ئەوە پشتێنە سەوزەکان و باخچە کەمە بەراوتی کەیت لەگەڵ شارەکانی تر مەسەن وەکو نمونە شارەکانی هەرێمی کوردستان ئەمە هەمووی ئەبێتە فشار لەسەر تەندروستی مرۆڤیش یان دانیشتانی شاری کەرکوب. دکتۆر هۆکارە بوو ماوەیەکان تا چەندێک کاریگەری هەیە لەسەر هۆکاری دروستبوونی گرێ شێرپەنجەی بڵێن فامیلی بابەتی خێزانی ها بەڵێ ئەوە یەکێک لە هۆکارەکانە کە بۆ نمونە هەند نەخۆشی شێرپەنجە هەیە وراسیە پێوترێت جینێک مەسئولە لەسەر توشبوون بە نەخۆشی شێرپەنجە سێرەکەی دایکی یان باوکی یان پوری یان مامی نەخۆشی شێرپەنجە بووە ناو ئایلەکە سێرەکەی زیاتر لە تاکێک تووشەبێ بە نەخۆشی شێرپەنجە ئەمە نەخۆشیەکی شێرپەنجەی وراسی پێوتێل باوە لە شێرپەنجەی قۆڵۆن باوە لە شێرپەنجەی گەدا باوە لە شێرپەنجەی مەمکش باشە. دکتۆرجان تۆ وەکو پسپۆڕێک لە بواری گرێ شێرپەنجەیەکان ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەوەی ئێمە خۆمان لە شێرپەنجە بپارێزین؟ شێرپەنجە نەخۆشیەک نییە کە بڵاو بێتەوە وەکو بەنفلەوەنزە و باش لە مرۆڤ بە ڕێگایەکی بە ڕێگای خواردن یان بە ڕێگای ئاو یان بە ڕێگای هەناسا ئەوەی کە بکرێت لەسەر مرۆڤ کە حتا بتوانێت تەندروست بێت لە ڕووی خواردنیەوە کێشی زیاد نەکە وەرزش بکات بۆ نمونە باسی شەکر زۆرەکەن ئەڵێن شەکر خواردنی گرێ شێرپەنجەیەکانێ ئایا ئەمە تا چەندێک ڕاستە؟ شەکر ئەبێتە هۆکار بۆ زیادبوونی کێش بە شێوەیەکی زۆر سەریع و ئاسان وەیلاکو ئێمە شەکر تۆ شەکر لە میوەکانە هەیە تۆ ناتوانین بێ شەکر بژێت چونکە مێشکی مرۆڤ لەسەر شەکرە ژێت لەسەر شەکرە ژێت تۆرچی بخۆیش دەماغ یان مێش لەسەر شەکر ئەژێت تۆ ناتوانین خۆ دوورکەیتەوە لە شەکر بەس ئێمە ئامۆژگاریمان ئەوەیە دوور بە لە شتی سناعی یانی شەکری چایە حەلەویاتە پاقلەوایە ئەمانە مەشروباتی غازیە زۆر مەترسی هەیە و خەتەری هەیە لەسەر تەندروستی بە شێوەیەکی گشتی من دایمەن بە نەخۆشە لێم بە شێوەیەکی گشتی ئەوەی خوا دروستی کردووە بێزەرەرە ئەوەی ئینسان دروستی کردووە زەرەرمەندە ئەوە چۆن دەست خۆش. دکتۆرجان پرسیارێکی تر ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون هەمیشە کۆمەڵی قسا کرێ ئەڵێن بۆ من ئەو خواردنە بخۆن زۆر باشە یەکێک لەوانەی کە زۆر بەرچاوم کەوت خەڵک پرسیارێکرد ئەنە ناوکی قەیسیە کە زۆر بواکە کە گرێ شێرپەنجەیەکان کاڵ بنەوە کەم بنەوە ئایا ئەمە شتێکی زانستی لە پشتەوەیە؟ نەخێر نەخۆشی شێرپەنجە کە تووشی شێرپەنجە بێت لە ڕووی دەرونیەوە تۆزێ ئەڕوخێت هەڵبەت پەنا ئەبات بۆ زۆر شت بە ئازار بۆ شتی نامەعقول یان شتی پیس قسە لەسەر ئەوە بکەین بزەوت بەڵێ ڕەنگە کەسێک هەیە شێرپەنجە چاکە کاتەوە بە تاریقی ڕەنگە علمی نەبێت چەند شێوازێکە یان سێرەکەی شیری حشتر و یان دەگەڵاوەکەن دەگەڵان هەمووی باسەکرێت ئەوانە هەمووی باوە ناو کۆمەڵگای ئێمە ئەمانە هەمووی دوورە لە ئەساسێکی علمیەوە هەر ئەوانەیە استیغلالی عاقیفەتی و پێویستی نەخۆشەکە ئەکرێت بەعزارش نەخۆش پارێکی زۆر سەرپەکات یان سەفەرێکی زۆر بۆ شارەکان پێکات بە بۆنی ئەم مەوزوعانەوە خواردن هەر خواردنە ناگاتە ئاسی دەرمان تۆ شێرپەنجە ئەمڕۆ مەوزوعێکی معقدە بە چەند قۆناغێکی عیلاج ڕەتە بێت نەشتەگەری عیلاجی کیمیاوی لەگەڵ عیلاج بە تیشک لەگەڵ عیلاجی هەرمۆنی خواردن هەر خواردنێنێتەوە مەسەن با بڵێن بۆ نمونە داوکە قەیسیە یان ئەوەیە ئەمە ناگاتە ئاستی دەرمان دیکتۆر پرسیارێکی تر هەیە زۆر گرنگە ئەو نەخۆشانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە چی بکەن بۆی بەسەر نەخۆشەکەی زاڵ بنەها باسی لە حاڵ لایەنی دەرونی هەیە ئەو حاڵەتانە بەڵێ فەرموو نەخۆشی شێرپەنجە بە حتاکو ساڵانێکی زۆر کەمی ڕابردوو نەخۆشیەک بوو ئەبووە سەبەبی وەفات کوشندە بوو باش ئەم سومعەتە خراپەی حتاکوستە دەگەڵی هاتووە بەس من دایمەن بە نەخۆشە لەی ئەمڕۆ طب و علم و زانست زۆر تەتەوری کرد و زۆر پێشکەوتووە نەخۆشی شێرپەنجە زبەتێکی زۆریان چاک ئەبنەوە ئەگەڕێنەوە بۆ ژیانی خۆیان بۆ ناو کۆمەلگای خۆیان بۆ ناو عایلەی خۆیان نەخۆشیەکە ئەمڕۆ قابلە بۆ چاکبوونەوە زۆر بە ئاسانی بەس کاتی ئەوێت دەگەڵ عیلاجی باشی ئەوێت دەگەڵ ئامێری باشی ئەوێت کە تووشی نەخۆشی شێرپەنجە بێت ئەوە نییە تەواو نیهایەتی کۆتایی دنیاە و
ئیتر من ئەمرم و ئەمە فشارێکی نەفسی ئەکاتە سەر نەخۆش کە تۆ کەسێک کە لێ شێرپەنجە من ئەمرم ئیتر باری دەرونی خراپ ئەبێ کە باری دەرونی خراپ و ڕەنگە ئیسفادە لە عیلاجەکەش نەکات. ینی باری دەرونی بەقەت عیلاجەکە ئەتوانین بڵین کاریگەری باری دەرونی لە هەموو ینی زۆر مهمە. زۆر مهمە کە قەناعەت بکات ئەمە نەخۆشیەکە و نەخۆشیەکانی تر. نەخۆشی شێرپەنجە ئەگەر ڕەسەتم بدەیت نەخۆشی شێرپەنجە سیفەتێکی هەیە کاتیە. باش کاتیە. ئەوەی کە تووشی زەخت دەیان شەکر دێت کاتی نییە حتا ئەمرێت زەخت و شەکری دەگەڵ ڕاست شێرپەنجە چاکە بێتەوە تەواو عیلاج ئەوەستێت هیچ کێشەیەکرد نابێنێت. زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە بوون ئامۆژگاری تۆ بۆ دەوروبەرەکەی چییە کە سوکاری چۆن لەگەڵی تەعاملکەن ئایا وەکو هاوڵاتێکی ئاسایی تەعاملی لەگەڵکەن یاخود وەک نەخۆشە یانی چونکە ئەوە زۆر جارە بێتە کێشە ئەو نەخۆش هەست بە کەمی و نەخسەکە بایەخدان بە نەخۆش شێرپەنجە گرنگە باشە بایەخدانی زۆر ڕەنگە نەتیجەی عەکسی بێنێت تۆ ئەگەر بێت و نەخۆشێک تەبێ ناو عیلەکە نەخۆش شێرپەنجەیە و هەموو یاوانەوە وای لێ بکەیت کە هەست بکات کە ڕۆژانی کەم ماوە لە ژیانایە زۆر بایەخی پێ بدەیت ئەمەش نەتیجەی عەکسی دێنێت من بایەخەدەم بە خواردنی بە ئەو کاتی کە لە کاتی عیلاجی کیمیاویان لە عیلاجی تیشکایە ممکن هەموو نەخۆشیەکە گەر شێرپەنجەش نەبێت ئەکە عیلاج وەرگێت دەبێ بایەخی پێ بدەیت بەس بایەخی زۆر وا کات نەتیجەیەکی عەکسی بێنێتەوە لەسەر دەرونی باری دەرونی ئەو نەخۆشە. دکتۆر بە شێژی گشتی بارودۆخەکەی نەخۆشەکانی ئێرە چۆنە ینی حاڵەتیان باشە ئێمە بەراوتی کەم لەگەڵ ساڵی ڕابردوو زۆر سانتەرەکە زۆر پێشکەوتووە لە ڕووی بینایەتەوە لە ڕووی دەرمانەوە زۆر خەڵک هاوکاری ئەم شۆنەی کردووە بە دەستخۆشیان لێ ئەەکەین دەرمانی باشمان بۆ هاتووە دەرمانی بایلۆجی و مەناعی زۆر پێشکەوتومان هەیە کە زۆر گران لە دەرەوە ئێستامانە بەس تاکو ئێستا نەگەیشتنەوە دەرەجەی کە بلێن ئێمە هەموو شتێکمان کردووە جارێ سەنتەری تیش نییە ناو شارەکە پێویستی بە بینایەتەکە پێویستی بە فراوانبوون هەیە و شەنتەرێکی تازە کرێت لە باشووری کەرکووک ئەوەش کە تاوە بێت ڕەنگە خزمەتێکی باشتر پێشکەشکەین بە دانیشتوانی شاری کەسۆش. دکتۆر ئەو کەسانەی کە دەرزی کیمیایی وەرەگرن ئامۆژگاری تۆ بۆ چییە لە دوای دەرزی کیمیاوی چی بکەن چۆن تەعامل بکەن چی بخۆن چۆن بخەون وابزانم تووشی ئازارێکی زۆر شەبن بە هیوام دەرزی کیمیاوی ئازاری نییە مزاعفاتی هەیە وەکو عیلاجێکی تر ممکنە زیاتر ئەو عیلاجانەی کە ئەو مزاعفاتانەی کە زۆر باوە لە عیلاجی کیمیاوی دڵتێک چوونە ڕشانەوەی بێتاقەت بوونە هەستەکە تااقەتی نییە دڵی خواردن نابە ئەمە بە پێی پرۆتۆکۆلەکەی بە پێی عیلاجەکەی جیاوازە بە کەم و زیاد لەگەڵ ئەو دەرمانی وەرێگە چونکە دەرمانەکان زۆرن ئەوە ئەگەرێتەوە داوای نەسیحەت و داوای یارمەتی لە دکتۆرەکەی خۆیدا چونکە دکتۆرەکەی ئەزانیە ئەم دەرمانە کە داوەتی پێی زیاتر مزاعفاتەکانی چییە و چی بووە بکات باشترێکە باوی ئەو مزاعفاتانە کەم کاتەوە کۆنتاکتە بێت لەگەڵ دکتۆرەکەی دایان لەگەڵ خەستەخانە لێرە دەیان کارمەندمان هەیە دکتۆری مقیممان هەیە مقیمەخدەممان هەیە کە لە خزمەتی نەخۆشەکان و شەو ڕۆژ. دکتۆر ئاستی دەرمانەکان لێرە چۆنە بە شێژ گشتی بۆ نەخۆشەکان ئایا زۆربەی دەرمانەکان ئەمە سەتانەوەتی دەرمانەکان هەیە کەم و کورتی ئەبێ دەرمانێک کە دابڕێ لە نەخۆشخانەکە هەتاکو وەمان دێت چونکە ئێمە ئەم دەرمانانە تایبەتە لە دەرەوە بە ئاسانی پێیان ناکرێن بە ئاسانی ناکرێت سۆرسی وحیدمان یان مەزدەری وحیدمان بۆ دەرمان وەزارەتی تەندروستی بەغایە من شەمەوێت لێرە چاکەم لەسەر خاڵێکی زۆر گرنگ کە دەرمانی شاری کەرکووک باشترین دەرمانەکە پێمانەکات لە ڕووی کواڵەتیەوە هەمووی ئەسلیە خەڵکێک هەیە ئەلێ دەرمانی کەرکووک باش نیان ئەسلی نییە ئەوە پێچەوانەوە زۆر غەڵەتە دەرمانەکان زۆر باشن لە وەزارەتی سەحت تەندروستی عێراقیەوە دێت کواڵەتی کۆنترۆل کراوە لە مەناشی و مەسادری زۆر باشەوە هاتووە خەڵکێک هەیە ڕەنگە پارێکی زۆر ئەداد لە هندستان و دەرمانی بۆ بێت زۆر هەم پارەت پێدا و هەم شتێکە ئەسلی نییە وەکوەی کە لەناو سنتەرەکە هەیە. زۆر باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی دکتۆر ئامۆژگاریت بۆ خەڵک چییە بۆ ئەوی دوور بن لە بابەتی شێرپەنجە بە شێوەیەکی گشتییانە وەکو ئاماژەم پێدا شێرپەنجە نەخۆشیێکی گوەستراوە نییە یعنی با بڵێن ئێمە لە زستانە زۆرکەینە بەرمان باوی تووشین فلەوەنزە نین نەخۆشیەکە هەتاکو بتوانین تەندروست بە هەتا بتوانین تەندروست بە و تەواو. زۆر باشە دکتۆر جان ئازیزان
بڕگەی یەکەمی بەرنامەی ساڕژ لێرەدا کۆکۆتایات ئەچینە بڕگەی دووەم باسی جۆرێکی شێرپەنجەی زۆر باوەکەین تاوان هەن لەگەڵ دکتۆر نیاز هەندێک بابەتی گرافیک و شتشمان ئامادەیە بۆی بە باشی لە نەخۆشەکە تێبگەین لە بڕگەی دووەم ئەتان بینینەوە. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا باسی چۆرێکی شێرپەنجەی باوەکەین کە ئەوی شێرپەنجەی قۆڵۆنە. دووبارە لەگەڵ دکتۆر نیاز کە لە ناو ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە باسی چۆری ئەو نەخۆشیەکەین نیشانەکانی نەخۆشیەکە و مەترسی نەخۆشی قۆڵۆن چییە؟ دووبارە سڵاو دکتۆرشان. سڵاو لە تۆش. سپاس بۆ تۆ. دکتۆر ئەگە ئێستا پێمان بڵێ کە نیشانەکانی نەخۆشی قۆڵۆن چییە؟ بەڵێ. شێرپەنجەی قۆڵۆن وەکو سەرەتا کە دەستی پێ دەکات نیشانەکانی بە شێوەیەکی عام گشتی زۆر سپیسیفیک نییە زۆر خاص نییە بلی کە ئەو نیشانێکە ڕوویدا من شێرپەنجەی قۆڵۆنمە. بۆ نمونە یەکەم علامەت کە گۆڕینی بابەتی پیسکردن یعنی پیسایی ڕۆسێرەی چەند ڕۆژێک زگی ئەڕوا چەند ڕۆژێ قەبزە ئەو نەخۆشە. ئەمە یەکێکە لەو علاماتانەیە لەو نیشانانەیە کە خەڵکێک زۆر کە ڕووی بدە لێی زۆر بە ئاسایی ئەبینێت ڕەنگە حەبی زگچوون بخوا یان حەبی قەبزی بخوات فکری بۆ نەڕوات کە بۆ شێرپەنجە یان فکر بۆش نەڕوەکە مراجعی دکتۆرێکی پسپۆر بکات. دووەم نیشانە زگێشە چونکە ئەگەر لەگەڵ گەورەبوونی ئەو گرەیە لە ناو سکی ئەو نەخۆشە ئازارێک دروستەکات زەختێک دروستەکان ناو زگی بێتە هۆی ئازار. سێەم نیشانە ئەوەیە کە کێشی ئەو نەخۆشە کەم ئەکاتەوە. نیشانەیەکی تر کە گرنگە کە ئەوە وا ئەکات لە نەخۆش دەگەڵ ئەوەی کە کێشی دابەزێت مراجعی دکتۆر بکات ئەوەیە کە بینینی خوێن لەگەڵ پیسایی. ئەمە نیشانەیەکی مەترسیدارە چونکە ئاسایی نییە تۆ دەگەڵ پیسایەکە خوێن ببینیت. دکتۆر باسی ئەوەکەین بەس وێنەیەکمان هەیە گەر هاوڕێنمان بێنە سەر شاشە. دکتۆر بابەتی خوێن لەگەڵ پیسایی زۆر جار نەخۆش لەگەڵ ئەوە تێکەڵاوە بێ لای کە ئەڵێ بابەتی مایەسیریە ئەو جیاوازیە چۆن بیکەن ینی خەڵکی ئاسایی چۆن لەوە تێبگاکە خوێن ئێمە ئەو خوێنە چۆن ئەوە چۆن؟ بەڵێ ئێمە ئەگەر سێری قۆڵۆن بکەین قۆڵۆن ئەلێرانی دکتۆر لەوەش هەیە کامیان پێ باشترە؟ بەڵێ ئەلێرە قۆڵۆنی کە دەستی پێ دەکا ئەلێرەوە ئەمە قۆڵۆنی ڕاستە ئەڕوات قۆڵۆنی پانی پێوتر دای دا بەزێت ئەلێرە قۆڵۆنی چەپ کە دێتەوە ئەگەڕێتەوە بۆ ئێرە بێتە کۆم ئەم قۆڵۆنە بە پێی دروستبوونی گریەکە نیشانەکانی جیاوازە بێت. باشە ئەگەر بێت و گریەکە لە قۆڵۆنی ڕاست دروست بێت سێرەکەی پیسایەکە زیاد ڕەشە بێت چونکە کە نەزیب دروستەکە یان خوێن دروستەکات ئەمە ڕێگایەکی زۆرە ئەو خوێنە هەڵمژێت دەگەڵ تێکەڵاوی پیسایەکە بێت سێرەکی ئەو پیسایە ڕەشە بێت. ئەگەر بێت و گریەکە نزیکی کۆم بێت ڕەنگە خوێنەکە زیاتر بەرچاوان بێت و خوێنێکی ساف دابەزێت. باشە دروستبوونی گریەکە لە بە پێی شۆنی قۆڵۆنەکە تاسیرەکات لە نیشانەکانش. ئێمە بە شێوەیەکی گشتی ئەگەر سێریکەین گریەکان چۆن چۆین دروستە بێت زیاتری 150 بۆ 70 گریەکانی قۆڵۆن لەم منتەقەیە دروستە بێت لەو زاویەیە زاویەی کە قۆڵۆن ئەدا لە کۆم ئەم زاویە 55% گرێی قۆڵۆن ئەلێرە دروستە بێت. تەنانەت 5 بۆ 10% لە ڕاستەکەی قۆڵۆن دروستە بێت ئەلێرە 5% گریەکان دروستە بێت ئەلێرەش 5 بۆ 10 دروستە بێت. ئەلێرە کێشەکەمان ئەلێرەیە. بۆچی ئەلێرەیە؟ ملاحەزایان کرد سێرەکەن کە پیسایی ئەلەم زاویانە زیاتر کۆ ئەبێتەوە ئەو فشارەی کە پیسایی ئەیکات لەسەر ئەو زاویانە ئەبێتە هۆی زەعیبوونی دیواری قۆڵۆن نەکو هەر بۆ شێرپەنجە بۆ نەخۆشی ترش. ئەم زاویە خەتەرترین زاویەیە کە معرضە بۆ شێرپەنجەی قۆڵۆن. دکتۆر ژیانوەرەوەیە کەواتە ئەتوانین بڵێین هەر کاتێک بوونی خوێن لە پیسایی هەبوو پێویستە بە زووترین کات سەردانی پزیشک بکەیت بێ ئەوەی کە حاڵەتەکە ئێهمال بکەی و بڵێ ئەمە حاڵەتێکی برینی کۆمە تەقینی کۆمە یاخود مایەسیریە نەخێر وەکو دکتۆرش ئاماژە پێێتە ئەکرێ
حاڵەتێک بێت خوانە خواستە گرێکی شێرپەنجە بێت. من حەزەکەم ئاماژەیە بدەم بەڵێ فەرموو. فەرقکردن لە بین ئایا مایەسیریە یان شتێکی ترە یان شێرپەنجەیە نەخۆشەکە خۆی قەرار نەدا لەسەر خۆی بیکاتە ئاستۆی مەسئولیەتی دکتۆرەکە باوی دکتۆرەکە کە فەحسی کرد ئەزارێ ئەمە مایەسیریە یان پێویستی بە شتێکی ترە. سێ خاڵمان ژمارد وەکو نیشانەکانی شێرپەنجەی قۆڵۆن. هیچ نیشانەیەکی ترماوە باسمان نەکردوێ؟ ئەوە نیشانە گرنگەکان. دکتۆر جان با بڕۆینە سەر ئەوێ ئەتوانی بڕۆیتە لەوێ شێرپەنجەی قۆڵۆن نەخۆشێک تووشی شێرپەنجەی قۆڵۆنە بێت. بڵێ ئەو شێرپەنجەیە کاریگەری لەسەر ئەندامەکانی تری جەستەمانە بێت؟ فەرموو. خۆی مەترسی شێرپەنجە لەوەیە لە گرێکە نییە کە دروستە بێت. مەترسی شێرپەنجە کە بە عەرەبی پێوترێ نەخۆشیەکی خەبیث باڵێ صفەتی خوبت لەوە هاتووە ئەو گرەیە قابلەتی ئەوەی هەیە کە جوڵە بکات دەرچێت لە شۆنی خۆی بڕات لە شۆنێکی تر شتە جێبێت. یعنی ئەگەر ئێمە گرێکمان لێر لە قۆڵۆن هەبوو لە قۆڵۆن هەبوو بە نیشتەگەری ئەتوانین جەڕاح دێت دکتۆری جەڕاح دێت ئەی بڕێت و مۆزوعەکە مەفروزە تەواو بێت بەس لە شێرپەنجە تەواو نابێت چونکە ئەو گرەیە قابلەتی ئەوەی هەیە بڕات بۆ ئۆرگانی تر زەرەر بدا لە ئۆرگانەکانی تر. ئێمە 5 ئۆرگانی ڕئیسیمان هەیە ئەگەر بێت و زەرەری بەرکەوێت ئەبێتە سەبەبی کۆفاتی ئەو نەخۆشە. یەکەمیان کە نزیکە لە قۆڵۆنەوە ئۆرگانی جگەرە کە زۆر بە ئاسانی شێرپەنجەی قۆڵۆن بڵاوا بێتە شەناکات ئەدا لە جگەر. باش لەبان جگەرەوە سیەکانمان هەیە. باشە ئەوە دووەم ئۆرگانە کە شێرپەنجەی قۆڵۆن لەگەڵ کۆم زۆر بە ئاسانی ئەگەر تاخیر بێت عیلاجکردنی ئەگاتە سیەکان. کەواتە شێرپەنجەی قۆڵۆن تەنها لەسەر خۆی نییە کاریگەری هەموو شێرپەنجەیەک لەسەر خۆی نییە. هەموو شێرپەنجەیەک مەترسی شێرپەنجە لەوەیە کە جوڵە ئەکات بڵاو بێتە گرەیەکە قابلەتی حرەکەی هەیە کە بڕوات تەشەنە بکات هەموو جان بگرێتەوە کە تۆ جگەری گرتەوە ئەو کاتە مۆزوعەکان یعنی ئالۆزە بێت و عیلاجکردنی بە ئاسایی ناکرێت. زۆر باشە دکتۆر جان دەست خۆش فەرموو بگەڕێنەوە ئێرە. دکتۆر ئەگەر بینە سەر بە شێوەیەکی گشتی نازووری قۆڵۆن زۆرجار چ کاتێک پێویستە بۆ نەخۆشێک بکرێت؟ یعنی نەخۆشێکی ئاسایی بۆ نمونە چ کاتێک پێویستێتی ئەو نازوورێ بۆ بکرێت؟ بە شێوەیەکی گشتی نازووری قۆڵۆن ئەکرێت بۆ نەخۆشێک کە وەکو ئاماژەم پێدا کە لە نیشانەکان ڕۆژێک زگی ڕوا ڕۆژێک قەبزە کە دەگەڵ عیلاجی ئاساییە سێرەکەی ئیستیجابەی نییە دکتۆر ئەبێ نازووری بۆ بکات. بینینی خوێن لەگەڵ پیسایی ئەوە یەکێکە لەو با بڵێن کە پێویستە نازووری قۆڵۆنی بۆ بکرێت نازووری کۆمیان قۆڵۆن بچێت بۆ سەرەوە. دەگەڵ شتێکی ترش هەیە پێوترێت تاریخی فامیلی تاریخی عائیلی ئەو عائیلەیە یعنی ئەگەر بێت و با بڵێنە ناو عائیلەیەکە برایەک و کوڕێک و کچێک یان باوک و دایک یان پورەکان یان مامەکان کە شێرپەنجەی قۆڵۆنیان هەبووە بێ ئەوەی کە نیشانە هەبێت لە تاکەکانی تر زۆر زەرورە ساڵی جارێک نازۆر بکەوە. تێبینیەکی زۆر باش و دکتۆر پێمان بڵێ باشترین جۆری نەشتەرگەری بۆ لابردنی گرەی قۆڵۆن چ جۆرە نەشتەرگەریەکە؟ نیشتەگەری بە شێوەیەکی گشتی ئەوەیە ئەبێ گرێکە لاچێت لەگەڵ شتێک پێوترێ سیف مارجن. سیف مارجن چییە؟ ئێمە ئەگەر بگەڕێنەوە ئێرە ئەگەر گریمان کرد گرێکە ئەلێرە ڕوویدا باڵێ ئێمە بەس گرێکە هەڵناگرێت جەڕاح باشە لەم لای گرێکەوە پارچێکی پاک لەم لای گرێکە و پارچێکی پالعین چەپ و ڕاستی گرێکە ئەبێ هەڵگرێت باوەی دوور بین لە گرێکەوە چونکە ئەگەر بێت و نزیک بین لە حدودی گرێکەوە ئەوە ئەبێتە هۆکار لە مستەقبل لە ئایندێکی نزیکە چەند مانگێ یان چەند ساڵێکی نزیک بێتە هۆی گەڕانەوەی گرێکە. تاکو ئێستا نیشتەگەری قۆڵۆن بە کراوە ئەکرێت بە نازوور ناکرێت چونکە عملیاتێکە نیشتەگەریەکە نوعا ما معقدە هەر ئەوە نییە تۆ گرێک هەڵگریت ئەبێ ئەو گرێ لەم پاویانەی کە لە ناو زگا هەیە بێ ئەوەش پاک بکرێتەوە ئەگە پاک نەکرێتەوە ئەبێتە هۆکاری گەڕانەوەی نەخۆشیەکە و تەشەنەی نەخۆشیەکەش. دکتۆر بەس پێمان بڵێ ئامۆژگاری تۆ بۆ ئەو کەسانە چییە کە تووشی نەخۆشی شێرپەنجەی قۆڵۆن بوونە بەداخەوەشکە توش بوونە بەڵام ئامۆژگاری تۆ چییە بۆوانە بۆنە لە ڕووی خواردنەوە لە ڕووی هەموو شتەکانە؟ من ئامۆژگاری
زیاتر ئەوەی کە توش نەبوونە باوی چۆن خۆمان پارێزین لە باش بۆ هەردووچیان بۆ هەردووچیان. توش نەبوونە ئەوانەشی توش بوون چونکە ئەوەی کە توش بووە ڕەنگە نظامێکی خواردنی تایبەتی هەبێت ئایا لە کاتی عیلاجی کیمیاویە یان لە کاتی لە شتەگەریە مەوزوعەکان تایبەتە بێت بەس بە شێوەیەکی گشتی یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە خواردنە خواردنە خواردنی تەندروست چەندێک خواردنمان تەندروست بێت ئەوە دوورەکەوێنە لە شێرپەنجەی قۆڵۆن جگەرە کێشان دەگەڵ کوحول بابی مەشروباتی کوحولی یەکی دووەم هۆکاری ڕئیسیە بۆ شێرپەنجەی قۆڵۆن باش لەگەڵ وەرزش زۆر زەرورە بۆ تەنشیتی قۆڵۆن و ئەو خواردانە نەمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر و زەخت کات وەکو ئاماژەماندا لە بیدای قسەکان لەو زاویانە بێتە هۆکاری بوونی دیواری قۆڵۆن و لە مستەقبەلە بێتە شێرپەنجە. دکتۆرجان ئێستا وەگوتم ئەوانەی کە تووشی شێرپەنجەی قۆڵۆن بوونە ئاماژگاری تۆ بۆ ئەو شتانەی کەوت بەڕاستی لە تەوەری یەکەم بە باشی ئاماژت پێدا بەڵام ئەمەیان بەدەست بابەتی قۆڵۆن ئەو کەسانەی تووشی نەخۆشی قۆڵۆن بوونە چی بکەن؟ لە ئەوانەی کە تووشی نەخۆشی بوونە لە بە پێی قۆناغی عیلاجەکەیەتی ئایا نیشتەگەری گرتووە جارێ عیلاجی کیمیایی وەرنەگرتووە یان لە ئێستا عیلاجی کیمیاویە ئەوانە هەر کەیسێک و تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ دکتۆرەکەی ئەتوانێت بە پێی تەمەنەکەشی بە پێی ئیش و کارەکەی چۆنە جدوەلێکی بۆ دانات کە مناسب بێت دەگەڵ ژیانی و دەگەڵ تەبیعەتی چونکە ڕەنگە هەیە ئەوەی کە تۆ سێری نەخۆشەکەت دەکەیت بە پێی سەقافەتی بە پێی ئیشکردنی بە پێی خەڵکێک هەیە جگەرە ئەکێشێدان توانێت جگەرە تەرکات یان خەڵکێکە داوامەکەی ناگونجێ دەگەڵ هەموو قسەیەک ئەبێ جدوەلێکی تایبەتداری بوو هەر کەیسێک و بە تایبەتبەندیەکی خۆی. سپاس دکتۆرجان سپاس کە ئەمڕۆ ماندوومان کردی هەم لە نەخۆشخانە و هەم لێرەش سپاس بۆ سەرجەم ئەو ڕێنمایی و زانیارێنە سپاس بێەوە. بەڵێ عزیزان بەرنامەی ئەم جارێ ساڕش کۆتایی هات بە هیوام هەمووتان سەلامەت بن بە هیوام ئامۆژگارەکانی دکتۆر ڕێنمایەکانی دکتۆر بەباشی جێبەجێ بکەن هەموو لایەکتان سەلامەت بن تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ.